باز لە ڕێکارەکانی جێبەجێکردنی بڕیارەکانی دادگای فیدراڵیەکەین تایبەت بە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەلبەتە وەک ئاماژەمان پێ کردو و ئەزانی لە ماوەکانی ڕابردوو یاخود لە ڕۆژانی ڕابردووە دادگای فیدراڵی کۆمەڵێک بڕیاری گرنگی دەرکرد کە پرسی موچە بەڵێ کە هەنێک لەو بڕیارانە دڵخۆشی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی لەکەوتەوە ئەو بوو کە هەژماری بانکیان بۆ کرێتەوەوانە ڕاستەوخۆ موچەکانیان لە بەغداوە ئەنێرێت بۆ هەرێمی کوردستان و وە کۆمەڵێک بڕیاری دیکەی دەرکردو. ئێمە گفتگوی ئەم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز بەکر عەبدوڵڵا فەرەج کە بەڕێزیان شارەزان لە بواری دارایی و بانک و ڕاستەوخۆ لە ئەستێری بانی کورسادنی و سەوە لەگەڵماندان کاک بەکر سڵاو لە بەدبانیت باش بەخێر بێیت. سپاس بۆم دەفەتە سپاس بۆ ئامادەبوونت. کاک بەکر ئەگەر سەرەتا لەوە دەست پێکەین بەڕێستان وەک شارەزایەک لە بانکدا و هەروەها بەڕێوەبەری بانکیش بێت وایە کە بڕیارەکانی دادگای فیدراڵی بەتایبەت لە بارەی کردنەوەی هەژماری بانکی بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان وەک خۆی جێبەجێکرێت؟ بەڕاستی ئەو بڕیارانەی کە محکەمەی اتحادیە عێراقی دادگای فیدراڵی عێراق دەری دەکات قابلی جێبەجێکردنە بە هیچ شێوێک ناتوانێت نکۆڵی لێ بکرێت. ئەو بڕیارەشی کە دەری کردووە بەکردنەوەی حسابی بانقی بۆ هەموو موچەخۆرانی هەرێمی کوردستان. وەکو ئاگادارن لە عێراقتا بۆ ماوەی 10 ساڵە ئەو حسابە کراوەتەوانێ و موچەخۆران وەکو هەرێمی کوردستان لە بەردەم بانقەکانیان ناوەستن بۆ وەرگرتنی موچە، بەڵکو لە ڕێگەی حسابێکی بانقیەوانێ ئەتوانن ئەو ڕۆژەی کە ئیعلانی موچە دەکرێت پارەکە چێتە سەر حسابەکان و بە شێوەیەکی لە ڕێگەی کارتەوە توانن موچەکانیان وەگە هیچ کێشێکیان بۆ دروست نابێت. بەنسبەت ئەو بڕیارە بۆ هەرێمی کوردستان ینی بڕیارێکی دڵخۆشکەرە ئەگەر بێت و جێبەجێ بکرێت. بەڵام ئەوەی جێگەی سەرنجە ئەوان بڕیارەکان ماوەیەکی کەمیان بۆ داناوە. ینی وەکو لە بڕیارەکە کە وەزیری دارایی عێراق بەڕێز تەیبسامی ئاگادارەکەڵێ لە ماوەی مانگێکدا پێویستە ئەم حسابە بکرێتەوە. ئایا لە ماوەی مانگێک ئەتوانێت ئەمە بکرێت؟ ئەوە پرسیارەکە ئێستا لێرەدا ئەگەر بێت و ئەو حسابە بانقی بکرێتەوە بەڵێ کێشەی موچەخۆران حەل دەبێت. باشە کەواتە پێ وایە لە ماوەی مانگەکە ئەتوانێت هەژماری بانکی بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکرێتەوە؟ بەڵێ ئەگەر کاری جدی لەسەر بکرێ ئەتوانرێت، چکە لەبەرەوە سە حکوومەتی عێراقی بڕیاری داوە لە ڕێگەی بانقی ڕەشید و بانقی ڕافیدەی نەوانێ ئەم حسابی بانقی بکاتەوانێ. ئەوانیش خبرەیەکی زۆریان هەیە لەو بوارەدا ئەتوانن لە هەرێمی کوردستانە بۆ نوێ محافەزەی سلێمانی هەولێر دووەک بانقێک بکاتەوانێ وەکردنەوەی حسابی ئێستش بەڕاستی وەکو شتێکی وانە کە بڵێن ناتوانێت بکرێتەوە، چکە ئێستا مەزان لە هەرێمی کوردستانە بایۆمەتری بۆ فەرمانبەران کرانەوە، هەموو فەرمانبەری UPN خۆی هەیە. ئەوە ئاسانکاریەکە کە بتوانن بە زووترین کات ئەم حسابە بکرێتەوانێت. وەکو ئاماژەشم پێداکەوان خیبران هەیە لەم بارەدا، یعنی ئەتوانن بەرنامەیەکی وا دابنێت کە لە ماوەیەکی کەمدا لە ماوەی ئەم مانگەدا، چکاوان بڕیاریان ناوە ئەڵێ موچەی مانگی 2 ئەنێرین، بەڵام موچەی مانگی 3 لە ڕێگەی حسابی بانقیەوە نەبێ ئەمە ناتوانین 1 دینار بۆ هەرێمی کوردستان بێن. کەواتە لێرەدا ئەبێ هەماهەنگێکی تەواو هەبێت لە نێوان حکوومەتی مرکزی و حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەوەی جێگەی داخە کە حکوومەتی عێراقی بڕیار لەسەر ئەماداد بێگەڕانەوە بۆ هەرێمی کوردستان. ئێستامان لە هەرێمی کوردستان ئێمە حسابێک کراوەوە بە ناوی هەژماری منەوە لە مانگی شوباتی 2020 کاری لەسەر کرێت. لە مانگی هەشتا بە جدی کاری لەسەر کراوە زیاتر لە 200,000 موچەخۆر هەژماری بانقی بۆ کراوەتە. ئایا حکوومەتی عێراقی ڕۆژەژان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارێکیان لەوە دەرکەوە کە هەماهەنگ بن تاکو بتوانن پێکەوە ئەم پرۆسەیە سەرکەوێت؟ کێشەکە لێرەدا کە حکوومەتی عێراقی یەکلایەنە ئەم بڕیارە ئەدات بێگەڕانەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێ کاک بەکر بەڕێستان وەک پسپۆڕێکی بواری دارایی و لە هەمان کاتە بەڕێوەبەری بانکی بابانیشن. وەزارەتی دارایی عێراق داوای کردووە کە لیستی موچەی فەرمانبەران لە ماوەی 24 سەعاتدا و بە زمانی عەرەبی ڕەوانە بکرێت. ئایا ئەم پرسە لە ماوەی 24 سەعاتە یەکلایەکرێتەوە بەبێ کێشە ڕەوانە بکرێت؟ ئێمە دوێنێ ئاگادار کراوی نەتەوانێت لە ڕێگەی وەزارەت دارایی عێراق کە هەموو بانقەکانە بێ ئەمڕۆ دەوام بکەن لە ماوەی 24 سەعاتە ئەبێ موچەی مانگی شوبات بنرێت، چکە ئەم موچەی قایمەی موچەی دەنێرێت بۆ حکوومەتی عێراقی بۆ وەزارەت دارایی عێراقی. ئێستا ئەمڕۆ بانقەکان هەمووی دەرگاکانیان کراوەیە. ئێمە لیستی موچەی مانگی 2 پێشتر نێردراوە. ئێمە هەموو مانگێک لە مانگ لە 5 مانگ تاکو دەی مانگ لیست، بەڵام ئەم جارە بە زمانی عەرەبی داواکراوە. زمانی عەرەبی کۆمەڵە حاڵێتە طبعاً ئەو موچانە هەمووی تیا مەسەلەن ناوە هەر وەکو یەکە، مەسەلەن مەبلەغەکە هەر وەکو یەکە، کەواتە لە پلەی وەزیفەکەیە مەسەلەن سەرۆکی تێبینەران بکرێت بە عەرەبی کۆمەڵە بەرگێ ئەتوان زۆر بە ئاسانی ئەمڕۆ بکرێت و بگەێنرێتە لە ماوەی 24 سەعاتە بگاتە وەزارەتی دارایی لە ڕێگەی خۆی بگەێنێتە وەزارەتی دارایی عێراق. بەڵێ کاک بەکر هەر سەبارەت بە پرسی موچە فشارەکان لەسەر حکوومەتی هەرێم هەیە کە پلە بەرزکردنەوە دەست پێ بکات. جەنابتان وەک پسپۆڕێکی بواری دارایی
تا چەند لەگەڵ ینی پێشببینیتان چۆنە بۆ ئەم پرسە ئایا یەکلا یەکرێتەوە ئایا لە بەرزکردنەوەی فەرمانبەران دەست پێکاتەوە یان ئەمیش بە شێوێکی ئاڵۆزە چکە خۆت ئەزانی لە 2014ەوە پلە بەرزکردنەوەی فەرمانبەران وەستاوە. بەڵێ بەنسبەت پلە بەرزکردنەوەی فەرمانبەران بەڕاستی وەکو جەنابەت ئاماژەدا لە 2014 وەستاوە، بەڵام تاکو ئێستا بەجددی لە هەرێمی کوردستان کاری لەسەر نەکراوە. ئایا پلە بەرزکردنەوە ئەکرێت ناکرێت، میکانیزمەکانی چیە، ڕێگاکانی چییە؟ یەکێک لە بڕیارەکانی دادگای فیدراڵی کە بڕیار لەسەردا ئەڵێ بێ ئەو موچەیە کە دیاری ئەکرێت کە پلەی وەزیفەکەی دیاری ئەکات لە پلەی وەزیفەکە برانە ئایا ئەو ستێپانەی کە پێی سەرکەوتووە بۆ نە تێپەڕیوە ئایا گەیشتۆتە ئەو ئاستەی خۆی کە ئەو موچەی پێوەرەگیرێت، چکە خۆت بەپی ستێپەکان بەپی مەسەن لە ستێپەکان لە 1 بۆ تاکو 9 کە ئەڕوات هەموو یەکێک لە ئاستێکدا ستێپێکیە پلە بەرزکردنەوەی تایە. ئەمە کە ئەگاتە حکوومەتی عێراق لەزانانی ئەمەیتیانە لە ڕێگەیەوە توانێت زەخت لە حکوومەتی هەرێمی کوردستان بکە کە بە زووترین کات لەسەر پلە بەرزکردنەوەی فەرمانبەران بکرێت. بەڵێ باشە کاک بەکرد بە ئەوەش مامەسەلا تێپەڕ نەبێت هەر لەسەرکردنەوەی هەژماری بانکێکە ئەو کەزانی کە وەزارەتی دارایی عێراق بڕیاری داوەکە و خۆشت ئاماژت پێ کرد موچەی مانگی دوو بە هەمان شێوەی ماوەکانی ڕابردووە خۆمانکانی دیکان دێرێت، بەڵام مانگی سێ ئەبێت لە ڕێگەی هەژماری بانکیەوە بنێرێت و لە ڕێگەی سێ بانکەوەیش ڕافیدین و ڕەشید و هەروەهاتی بیئایەوە، بەڵام ئەزانین کە ڕافیدین و ڕەشید تا ئێستا لقیان لە هەرێمی کوردستانە نییە. توانین بڵێن کە هەروە ئاسانە بۆ مانگی سێ لقیان لە هەرێمی کوردستانە بکرێتەوە و هەژماری بانکیش بۆ فەرمانبەران بە هەمان شێوە بکرێت. ئەگەر ئەمە نەکرێت موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان چی لێت و چۆن چارەسەری ئەمە ئاکرێت؟ ئێمەگەر لە ڕوانگەی وتەکانی وەزیری دارایی عێراقی و سەیری ئەم بابەتەکەین کە ئەڵێ موچەی مانگی دوو وەکو مانگەکانی پێشڕۆدرێت و بڕیارە ئەو مەبلەغە پارێ بکات. بەنسبەت مانگی سێ وەکو ئاماژەم پێکرد کاری جددی لەسەر بکرێت ئەتوانێت زۆر بە ئاسانی بکرێتەوە. کردنەوەی حسابی بانقی چییە؟ تۆ هەموو هاوڵاتیەک ئەگەر موچەخۆر بە موچەخۆر نەبێت ئەتوانێت حسابێکی بانقی بکاتەوە. تۆ لە ڕێگەی کارتی نیشتیمانیەوانێ و هەر لە ڕێگەی کارتی زانیاریەوە و لە ڕێگەی ئەو زانیاریانەی کە لە کارتی نیشتیمانیا یاخود ئەو زانیاریانەی کە لە هەژماری منە کراوەیان لە بایۆمەتریا کرێتەوە کە داخلی ئەو سیستەما بێت کار ئاسانیکی باشی بۆکات. یعنی بەس مەبەستەکە لێرە ئایا هەماهەنگیەکە لە بینی حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستانە کارێکی جددیوە هەیە کە بتوانن لە ماوەی مانگێکدا ئەم حساب بکرێتەوەوانێ. کردنەوەی لقی بانکەکانی شەر ئاسانە لە هەرێمی کوردستانە؟ وەڵی ئەوە بڕیارێکی سەرۆکوەزیرانی عێراقی دۆچکەکردنەوەی حسابێکی مەسەنکردنەوەی بانقێکی سەر بە مەسرەف ڕەشید یاخود ڕافیدین بکرێتەوە لە هەرێمی کوردستانە. ئایا ئەوە پێویستی بە کۆمەڵی شت هەیە، پێویستی بە فەرمانبەرە، پێویستی بە جیهاز هەیە، پێویستی بە کۆمەڵی ئامێری پێشکەوتووە. ئایا ئەوانە دابی نەکرێت؟ ئایا زەمانەت بۆ ئەمانە چییە؟ ئایا ئەتوانین لە ماوەی مانگێکە بکرێت؟ یعنی ئەوەی کە لێسا حکوومەتی هەرێمی کوردستان و کێشێکی بۆتکاڵێ منە ناتوانین لە ماوەی مانگێکدا بتوانین حسابی بانقی بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکرێتەوە. بەڵام ئەگەر ئەوان بتوانین لە ڕێگەی ئەو هەژماری منەوانێ ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان کاری جددی لەسەر هەژماری من بکات ئەتوانین بە هەمانگی بە مانگی سێ نەبێت. بەس پێویستە لێرەدا گفتوگویەکی جددی لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی مەرکەزیە هەبێت کە بە مەسەلەن مۆڵەتی زیاتر بێت لە جیاتی مانگێک با دوو مانگ بێت بۆی کاراسانی بۆی پرۆسەکە بە شێوەیەکی سەرکەوتوو ئەنجام بدرێت و موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەوە چاوەڕێ نەکەن پارەکە گەشت پارەکە نەگەشت حسابی بانقی کراوەتەوە نەکراوەتەوە. بەڕاستیمە گەورەترین کێشەی موچەخۆری هەرێمی کوردستانە کە دایمە چاوەڕێەکەین حکوومەتی عێراقی پارە بنێرێ نەینێرێ حسابی بانقی کراوەتەوە نەکراوەتەوە ژمان ئەمە کێشەیەکی زۆرە. ئەمە هەموو ئێمە کە لە بانقەکانە ڕۆژانە دەیان پرسیارمان لەسەر ئەمە لەکرێت. باشکاتە کاک بەکەر حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا هیچ کار ئاسانێکی کردووە بۆی کە لە ماوەی ئەو مانگەیە ژماری بانکی بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکرێتەوە یاخود ئەم بڕیاری دادگای فیدراڵیش وەکو بڕیارێکی سیاسی لێ ئەڕوانێت و گرفتی بۆ دروست دەکات. هەتاکو ئەم کاتە کە باسێکەین بە هیچ حکوومەتی هەرێمی کوردستان ڕازی نییە بەوکردنەوە بۆ بڕیاری کە حکوومەتی عێراقی داکردنەوەی حسابی بانقی بۆ فەرمانبەران. یعنی تا ئێستا ڕازی نییە ئەڵێ ئێمە ئەتوانین لە ڕێگەی هەژمار میاخۆ لە ڕێگەی پرۆژە یاسای بودجەوە کە لە پەرلەمانە دەرچووە با لەسەر ئەوە بڕوات لەسەر ئەوە موچەی فەرمانبەران دابین بدەن. بەڵام بەڕای من ئەمە سیاسی کراوە. ئەگەر سیاسی نەکرایە ئەمان وەزارەتی دارایی وەزارەتێکە لە عێراقدا کارەکانی خۆی بەشێ ڕات لە هەرێمی کوردستان وەزارەتی داراییمان هەیە. ئەی باشە بۆم دوو وەزارەتە هەماهەنگی ناکەن لە بینێترە. بۆ ئەمە ناتوانن ئەم پرۆسەیە بە پێ و بوەستێن لە حاڵەتێکی وا دەبێت کە بتوانن بە هەماهەنگی هەردووکیان پرۆسەکە سەرکرێت. بەڕاستی حکوومەتی عێراقیش
یعنی کارێکی جدیوە لەگەڵ هەرێمی کوردستانە ناکات کە بڵێن ئەمە ئەم پرۆسەیە بە سەرکەوتوی ئەنجام دەدرێت لە ماوەی کەمتر بەڵێ ئەگەر ماوەی پێ بدرێت بامانگە دوومان زۆر بە ئاسانی ئەتوانرێت پرۆسەکە سەرکەوتوو بێت و موچەخۆرانیش ئەتوانن لە ڕێگەی ئەو کردنەوەی حسابیە کۆمەڵێ ئیمتیازاتی باشیان هەبێت وەکو فەرمانبەرانی حکوومەتی عێراق. بەڵێ کاک بەکر وەک پسپۆڕێکی بواری دارایی وەزیری دارایی عێراق لە چەندین بۆنەدا ئەڵێت لە ماوەی مانجەکە کارتی بانکی ئەبێ بکرێت ئێمە تا ئێستا ئەیتیئێممان نییە ئەو شوێنی کە پاری لێ ڕاکێشی ئایا ئەم گرفتانە لە ماوەیەکی دیاریکراودا چارەسەر بێت؟ ئەخر مەسەلەکە ئالێرەدایە بەڵێ کە تۆ حسابێکی بانقی ئەەکەیتوانێت کە پارە ڕاکێش لە ڕێگەی ئایتیئێمەوانێ ئەمە شتێکی ئاسان نییە ئەبێمە کۆمپانیایك ئەمە بگرێتە ئەستۆی خۆیەوە ئایا لە ماوەی سی ڕۆژە گرفتە سەرفی ئالێ کە پێڵ ئایتیئێم جیاز سەرفی ئالی واتە ئامێری ڕاکێشانی پارە ئەبێ لە کۆمەڵە شوێنێکا بێت کە پارێزراو بێت ئایا ئەم شوێنانە دیاری کراوە ئەی کە ئێمە ئەڵێن ناتوانرێت لە ماوەی مانگێکدا ئەمە بکرێت خۆ هەر ئەوە نێت تۆ ئەژمارێکی بانقی بکەیت و حسابێکی بانقی بکەیتەوە موچەکەت بڵێ کە حسابی بانقی کردو زۆر بە ئاسانی ئەتوانێت موچەکەت لە ڕێگەی ئەو وەزارەتی خۆتەوە لە ڕێگەی ئەو فەرمانگەی خۆتەوانێ بچێتە سەر حسابەکەت ئایا ڕاکێشانی پارەکە ئایا چ کۆمپانیایکات ئایا ئەو کۆمپانیاکەیکەت ئێمە بۆ نمونە فیزە کارتمانەیە ماستەر کارتمانەیە کۆمەڵشتمان هەیە ئایا چ کۆمپانیایك ئەتوانێت ئەمە لە هەرێمی کوردستانە بکات چکە بەڕاستی و کۆمپانیایکەکەن سەیری باری ئەمنی ئەم وڵاتاکەن یەکێک لە هۆیەکانی سەرکەوتنی ئەوە کە باری ئەمنی لە وڵاتە جێگیر بێت الحەمدولله لە هەرێمی کوردستان باری ئەمنی جێگیرە کەواتە ئەتوانین کۆمپانیاکە چۆن لە عێراق ئەیکەن توانین لە هەرێمی کوردستانشا بەس بە بەستی هەموو کارێک ئەکرێت بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە بە تایبەتی لەگەڵ وەزارەتی داراییە و ئێمە لە ڕێگەی وەزارەتی دارایی وەکو زانیاریمانەیە ئێوە ئێمەوتێتی بە هەموو شەیەک پشتگیری کردنەوەی حساب ئەەکەین بەڵام بە مەرجێک هەماهەن بێت لەگەڵ ئێمەش بتوانین ڕۆڵێکمان هەبێ لەو بوارەدا. بەڵێ کاک بەکر بەردەوام ئەم گرفتانە هەموو مانجێک ڕوئات موچەکەی دێ موچە دووە ئەکەوێ پارە هات پارە نهات لێرە ئەمە بەسم ئەو بە دانانی یان بەکردنەوەی ئەو کارتە بانکیە ئەو گرفتانە چارەسەر بێت چیتر ئەم کێشانە دووبارە نابێتەوە بەرۆکی موچەخۆران ناگرێتەوە؟ بەڵێ ئەگەر ئەو حسابی بانقی بکرێتەوە بەڕاستی کێشەیە نامێن. بەڵێ بۆ تۆ موچەکەی خۆتەیە لە وەزارەتەکەەوە لە فەرمانگەی خۆتەوە ئەچێتە سەر حسابەی خۆت ئەچی لە ڕێگەیەکی لەو شوێنانەی کە ئەم جیازی سەرفی ئالی هەیە پارەکە ڕاکێشی تۆ ئەتوانی هەموو پارەکە ڕانەکێشی کاتە ئەو بڕەپارەیە لە سەرەتی ئەتوانی هەمووی ڕانێکێشی ئەتوانی بڕێ لەو پارەی ئەتوانی بە پێداویستی خۆت بکەیت هەروەها ئێمە کە ئەو پارێکە سەر ئەم کارتت بۆ ئەکرێتەوانێ ئەم کارتە سوودی زۆرتە تۆ ئەتوانی کۆمەڵێ مەسەلەن بتوانی تکتی تیارە پارەی شوێنەکانی کەی لێ بدەیت پارەی کارەبای لێ بدەیت ئەنی شتێکی زۆر باشە بەداخەوە کە ئێستا باسیێمەکە 10 ساڵ پێش ئێستا ئێمە ئەممان کردایە ئەگەر سەرنجێکی وڵاتانی دراوسێمان بین بەڕاستی لە ئێران کە نزیکە لە گوندەکانە ئەمە هەیە یعنی لە تورکیا لە گوندەکان بەڵام بۆچی ئەمە کەوتونێتە ئەم حاڵەتەوە ئالەم کاتە پەلەپەلمان پێکەوتووە ئەو بەڕاستی ئیشی حکوومەتی هەرێمی کوردستانە و ئیشی وەزارەتی داراییە کە زۆر بە جددی ئاوەڕ لەم لایەنە بنەوانێ بۆی بتوانن ئەم کێشەیە چارەسەرکەن ئێتەوەتە موچەخۆر ژەونە چاوەڕێی پارەکەنەوە بگەنە ئەو حەلە ئینشاءالله ومێدم وایە ینی من لە داهاتوێژی نزیکام گرفتە چارەسەر بکرێت والله ئینشاءالله چونکە ئەمان وەزارەتی دارایی هەرێمی کوردستان ئەڵێ ئێمە هاوکار دەبین پشتیوانتان ئەبین بە هەموو شێ بەڵام مۆڵەتمان پێ بدەن ئێمەش بۆ هیواین کە گرفتەکان چارەسەر بێت و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی هەموو مانگێک لە کاتی خۆیان بەرۆکی فەرمانبەران نەگرێتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز بەکر عەبدوڵڵا فەرەج شارەزا لە بواری دارایی و بانک سپاس بۆی کەمبانێ لەگەڵمانە بوو دوا کۆمەڵێک زانیاری زۆرت بەدەین. سپاس سەرکەوتوو بی. سپاس.